سڵاو خۆشەویستان، وانەی 25ەمە و لە خزمەتتانە. There were a lot of men's clubs in London a few years ago. باشە؟ ئەگەر بڵی هەیە وتم ئەڵێی there is. بڵی پیاوێک هەیە توێ قسە بکەی لە سەرەتاوە ئاماژە بە کەسێکەکەی ئەڵێی کەسێک هەیە پیاوێک هەیە ئەڵێی چی there is a man. باسی ڕابردووەکەی ئەڵێی پیاوێک هەبوو ئەڵێی چی there was a man. ئەگەر بڵی ئێستا بڵی کۆمەڵێ مناڵ هەن ئەڵێی چی there are some children. باشە ئەگەر بۆ ڕابردوو قسە بکەی ئەڵێی there were some children. باشە تۆ هەر کاتێک بۆ نمونە بڵێ کۆمەڵێک گوڵ هەن لە باخچەکە ئەبێ بڵێ چی there are some flowers in the garden. باشە ئەگەر بە ڕابردوو قسە بکەی there were some flowers in the garden. باشە ئێستا ئەڵێ چی هەبوو a lot of men's clubs واتە یانەی پیاوان یانەیەکی زۆری پیاوان هەبوو یانەی خواردنەوە. باشە کلب ئەکرێ سپۆرتس کلب بێ واتە یانی وەرزشی بێ ئەکرێ هەر کلبی ئاسایی بێ کە خەڵک دەچێ لە ئەوروپا ئەمە شتێکی ئاساییە خەڵک دەچێ لەوێ دانیشێ ئەخواتەوە. جا ئەڵێ کەی هەبووە in London لە لەندەن a few years ago. a few چەند ساڵێکی کەم ago لەمەو پێش چەند ساڵێکی کەم لەمەو پێش کۆمەڵێکی زۆر یانەی پیاوان هەبوو لە لەندەن. جارێکی خوێنەوە there were a lot of men's clubs in London a few years ago. They went there واتە ئەوان ئەڕۆشتن بۆ ئەوێ and read their newspapers quietly واتە ئەوان ئەڕۆشتن بۆ ئەوێ و لەوێ ڕۆژنامەکانیان بە بێدەنگی ئەخوێندەوە or drank یان ئەیان خواردەوە or had meals یان ژەمێکیان ئەخوارد ژەمەکان ژەمینان خواردن with their friends لەگەڵ هاوڕێکانیان. all of these men's clubs هەموو ئەم یانەی پیاوانانە had a lot of very good servants. چیان هەبوو very good servants خزمەتکاری کارگوزاری باش ئەوانی کە لەوێ کارەکەن خەدەمەی باشیان هەبوو. at every club لە هەر یەکێ لەم کلەبانە one of the servants was a doorman. یەکێک لەم خزمەتکارانە چی بوو دەرگاوان بوو. Mr. Grace was the doorman of one of these clubs. Mr. Grace'ish یەکێک بوو لەم دەرگاوانانەی ئەم یانانە. He was 55 years old. تەمەنی چەند بوو 55 ساڵ. and he had grey hair. قژێکی خۆڵەمێشی هەبوو. and a big grey mustache. mustache واتە سمێڵێکی گەورەی ڕەساسیشی هەبوو خۆڵەمێش. the telephone rang واتە تەلەفۆن لێیە جەڕەسێک هات in his office ئەو FFICE ئەبینن لەویا بەغەڵەت لە جاتی ئێفێک نووسراوە ئەو FFICE ئەوە ڕاستەکە his office ئۆفیسەکەی at 6 o'clock in the evening سەعات شەشی کەی شەو ئێوارە. and the woman spoke to him. ژنێ قسەی لەگەڵ کرد واتە ژنێ تەلەفۆنی کرد بۆ ئەوێ Mr. Grace ژاریایە قسەیەک لەگەڵی. she said ژنەکە وتی are you the doorman of the George Club? ئایا تۆ دەرگاوانی یانەی جۆرجی؟ yes I am. Mr. Grace answered. Mr. Grace وتی بەڵێ من. وتی please give my husband a message.
تکایە ئەم پەیامەم بگەێنە بە مێردەکەم یعنی مێردەکەی گومانە باکە لەوێ ئەڵێم پەیامی منی پێ بگەێنە the woman said شنەکەوتی Your husband isn't at the club this evening ئەڵێ مێردەکەی تۆ isn't at the club this evening یەکسەر ئەڵێ مێردەکەی تۆ ئەم ئێوارەیە لە یانەکە نین Mr. Grace answered وەڵامیانە But I haven't told you his name the woman said angrily ژنەکە زۆر بەتووڕەیی وتی بەڵام خۆ من هێشتا ناوەکەیم پێ نەوتووی I haven't told you پێم نەوتویت his name واتە من هێشتا ناوی مێردەکەم بە تۆ نەوتووە تۆ یەکسەر ئەڵێی لێرە ئەڵێ that isn't necessary Mr. Grace ئەڵێ هیچ پێویست ناکە No husband is ever at the club ئەوەی مێرد بێ وەکو بڵی مێرد چی ئەکا لەیانە یعنی ئەگەر پیاوێژنی هەبێ و ماڵی هەبێ بەم ئێوارەیە چی ئەکا لە نادی بەڵێ بەڕێزان ئێستا کوردیەکەی بڵێ A few واتە چەندانەیەکی کەم Quietly Quiet بێدەنگ Quietly Quietly واتە بەتەواوی بەڵام ئەمە نووسراوە Quietly بەوا جیایکەرەوە کە ئیەکە کەوتۆتە پێش تیەکە Quiet Servants واتە خزمەتکارەکان Mustache smell mustache Husband مێرد Few years ago few کەم years ساڵانێک ago ساڵانێکی کەم لەمەوبەر One of the servants یەکێک لە خزمەتکارەکان was a doorman چی بوو دەرگاوان بوو He had grey hair He had هەیبوو چۆن grey hair قژێکی خۆڵەمێشی هەبوو Spoke to him قسەی کرد بۆ ئەو Spoke قسەی کرد Speak قسەکە That isn't necessary ئەڵێ ئەچی نییە That isn't necessary ئەوە پێویست ناکات پێویست نییە ئینگلیزیەکەی بڵێ ببورن A few تازە وتومە A few چەندانێک وتمە چەندانێک ئەوە بڵێ A few بڵێ بە بێدەنگی ئەگەر من بە تۆ بڵێم بێدەنگ بە بەڵێم چی Be quiet Be quiet بێدەنگ بە بە بێدەنگی Quietly بڵێم خزمەتکارەکان servants بڵێم smell mustache ئەمە بێ سپێڵەکەی لەبەرکی ئەژینا بڵێم بنووسە مەستاش لەوەی خەیاڵە بۆم جۆرە سپێڵە نەچێت M-O-U-S-T-A-C-H-E مەستاش مێرد چی پێڵێن مێرد husband باشە بڵێ چەند ساڵێکی کەم لەمەوبەر few years ago بڵێ یەکێک لە خزمەتکارەکان دەرگاوانێ بوو One of the servants was a doorman بڵێ قژێکی خۆڵەمێشی هەبوو He had grey hair بڵێ قسەی کرد بۆی Spoke to him بڵێ ئەوە پێویست ناکات ئەوە پێویست نییە That isn't necessary ئەوە پێویست ناکات
وەڵە بەڕێزان هاتینە کۆتایی هیوای سەرکەوتن و بەردەوامیتان بۆ خوازم بەردەوام لەگەڵمان